بانکدار و وەزیری پێشووی ئابووری تەمەن 39 ساڵی دەبێتە گەنجترین سەرۆککۆماری فەڕەنسا. ئەو کاندیدێکی سربەخۆ بوو، گوشارێکی لەسرە بۆ ئەوەی بۆ وڵاتێکی دابەش بوو دەستپێشێکی نوێ وەگەڕ بخات. هاوڵاتیانی ئازیز، ئەم شەو لاپەڕەیەکی نوێ لە مێژووی دووری ئێمەدا دەست پێ دەکات. دەمەوێت ئەوە لاپەڕەیەکی هیوا و نوێکردنەوەی باوەڕ بێت. نوێکردنەوەی ژیانی سیاسی ئێمە زوویەکی بەیانی دەست پێ دەکات. پەرەپێدان بە ڕەوشت لە ژیانی سیاسی، ئاگایدان سەبارەت بە ئەم ڕەوشتە خەڵکیە و گەشەپێدانی دیموکراتیکمان هەر لە ڕۆژی یەکەمەوە دەبێت بە جەوهەری کردداری خۆم. لە گۆڕەپانی پێش مۆزەی پاریس هێندێک کەس بە سەرکەوتنی پارتی ماکرۆن نیگەرانیان نەما. لە مارلین لوپێن دەترسام چونکە ئەم خانمە تەشەنەی بە دووبارەکی لە نێو وڵاتدا دەدا. هەر بۆیە جگە لە پشتیوانیکردنی ماکرۆن هیچ بژارێکی دیکەم نەبوو. بەبوونی بابەتە هەستیارەکانی وەک کار، تێرۆریزم و کەمینەی موسڵمانی فەڕەنسا کە بابەتەکانی سەرچین، هەڵمەتەکە نیشانیدا لە وڵاتێک کە بە پێی نەریت شانازی بەکراوەبوونی دەکات بووچوونی لێکجیای نیشاندا. لە بیرەوەری گەلێک دەنگدەر ئەو هەڵمەتە دزێو بوو خەڵکی ترسان کە ڕەنجی فاشیزمی پێوە دیار بێت. لەگەڵ سیاسەتەکانی ماکرۆن یەکنیم، بەڵام لانی کەم دەزانم کە لە ژێڕێبەری ئەو هێشتاش توانای چوونم بۆ شەقامەکان و دەربڕین و خۆپێشاندان هەیە. واگەر مارین با نەمدەزانی کە داخوا توانایم دەبێت دەنجی خۆم دەرببڕمەوە. خانمی لۆپێن خێرادانی بەسەر نەکەوتنی داهێناوە بە جددی داوای لە پشتیوانانی کرد کاروە گوشار بێنن. بانگەواز لە نیشتیمان پەروەران دەکەم کە بۆ خەباتێکی لێبراوانی سیاسی لەگەڵ ئێمە بەشداری بکەن کە ئەم شەو دەست پێ دەکات. لەم مانگەدا لە پێشدان فەڕەنسا زیاتر لە هەر کاتێک پێویستی بە ئێوە هەیە. کاربەدەستانی فەڕەنسا دەڵێن 4 میلیۆن کەس لە دەنگداندا بەشداریان نەکرد، بەڵام بارانی پاریز نەیتوانی پێش بە دەنگدەرانی گەڕەکی 12 شار لە قوتابخانەیەک بگرێت کە لەسەر لەوحەیەک ناوی 15 منداڵی جوولەکەی لەسەر بوو ئەوانەی لە کەمپی نازەکاندا گیانیان لەدەستدا. زۆرینەی خەڵکی فەرەنسا لە مارین لۆپن و دەستڕاستی توندوتۆخ دەترسن و دەزانن کە بەڕێ نیشتمانی ئامادە نییە دەسەڵات بەڕێوە بەرێت. ئەگەر لەسەر دەسەڵات بن لە ڕێگایەکی مەترسیدار و توندوتیژیەوە دووبارەکی لە کۆمەڵی فەرەنسادا گەشە پێدەدەن. بۆیە وەک کارچاکی فەرەنسا دەنگی بە میکرۆندا. ئەمە دەنگدانێکی مێژووی بوو. یەکەم جار لە کۆماری سەردەمدا کە پارتەکانی نەریتی لە هەڵمەتی سەرۆکاتیدا پشتیوانیان لێکرا. دەنگدەرانی فەڕەنسا نەک بۆ شۆڕش، بەڵکو بۆ گۆڕانێکی وشیارانە دەنجیاندا.